چیرۆکی ئەمڕۆمان لەسەر یەکێک لە کەسە فێڵبازەکانی مێژووە تا ئەو ڕادەیە کە خودای گەورە لە کتێبە پیرۆزەکەیدا باسی کردووە بەهۆی توندی خراپەکاری و فێڵبازیەکەیەوە ئەو پیاوێکە توانیویەتی تەواوی گەلێک بخەڵەتێنێت تەحەدای دوو پێغەمبەری خودای کرد و توانی فریشتە و جنۆکەکان ببینێت ئەمەش مشتومڕێکی بەرفراوانی لای زانایان لێکەوتەوە هەندێکیان دەیانگوت دەجالات هەندێکیان دەیانگوت جادوگەر و چەقۆکێشە ئەو یەکێکە لە بریکارەکانی شەیتان ئەو سامریە دەجاڵی گەورەی نەوەی ئیسرائیل سامری کێیە؟ چیرۆکەکەی چییە؟ بۆچی ئەم ناوی لێنرا؟ چۆن و بۆچی نەوەی ئیسرائیلی بەلاڕێدا برد؟ پێغەمبەرانی خوددا چیان لێ کرد؟ ئایا بەڕاستی وایە؟ ئایا ئەو دەجاڵە و تا ئەمڕۆژ لە ژیاندایە؟ کێ پەروەردەی کردووە و چۆن؟ چیرۆکە سەرسوڕهێنەرەکەی لەگەڵ پێغەمبەری خوددا موسا و نەوەی ئیسرائیل چییە؟ ئەمەیە لە ئەڵقەی ئەمڕۆدا باسی دەکەین، بەڵام پێش ئەوەی دەست پێ بکەین لە بیرتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکە بکەن و پشتگیری ڤیدۆکە بکەن بە دوگمەی لایک بۆ ئەوەی یارمەتی بڵاوبوونەوەی بدەن. سامری پیاوێکە لە نەوەی ئیسرائیل بە ناوی موسا بن زەعفەر، بەڵام دەگوترێت زیاتر بە ناوی سامری ناسراوە چونکە بۆ گوندێکی میسر بە ناوی سامیرە لەدایک بۆ دەگەڕێتەوە. هەروەها هەندێکیان گوتیان نەخێر هۆزێکە لە هۆزەکانی بەنی ئیسرائیل، بۆیە پێیان گوتووە سامیرە. چیرۆکی سامری لەگەڵ پێغەمبەری خوددا موسا سەلامی خوای لەسەر بێت ئەو کاتە دەستی پێکرد کە موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ بەنی ئیسرائیل لە میسرەوە دەڕۆشت و لە ستەمکاری فیرعەون هەڵدەهات. لەو کاتەدا سامری لەگەڵی دابوو وا خۆی نیشاندابوو کە باوەڕی بەخوایە بۆ ئەوەی لەگەڵ موسادا میسر بەجێ بهێڵێت لە دەستی فیرعەون و دڕندەیەکانی ڕزگاری بێت، بەڵام لە کاتی هەڵاتنیان فیرعەون و سەربازەکانی بەدوایدا هاتن تا گەیشتنە دەریات. فیرعەون خەریک بوو گەمارۆی پێغەمبەری خوددا موسا و بەنی ئیسرائیل بدات و بیان کوژێت، بۆیە خودای گەورە فەرمانی بە موسا کرد بە دارەکەی لە دەریاکە بدات، دوای ئەوە دەریاکە لێک جیا دەبێتەوە و ڕێگایەکی گەورەی لێ دەردەچێت بۆ ئەوەی نەوەی ئیسرائیل پێیدا تێپەڕن بۆ ئەوبەری دەریاکات. موسا و ئەوانەی باوەڕیان پێی هێنابوو بەو ڕێگایەدا ڕۆشتن کە خوددا لە ناوەڕاستی دەریاکەدا دروستی کردبوو. کاتێک فیرعەون ئەو دیمەنەی بینی تووشی شۆک بوو، هەستی کرد کە چی ڕووی دەدات. لەسەر پشتی ئەسپەکەی وەستابوو، نەیدەویست بەدوایدا بڕوات لە ترسی خنکان، بۆیە خوددا ئەمری بە جبرائیل کرد بە سواری ئەسپێکی نار بە هەمان ڕێگادا ڕۆشتت. کاتێک ئەسپەکەی فیرعەون ئەسپەکەی جبرائیلی بینی بەدوایدا ڕای کرد لەشکرەکەی فیرعەون بەدوایدا ڕۆشتن، خوددا هەمویانی خنکان. لێرەدا سامری سەرنجی ئەو زەویەیدا کە ئەسپەکەی جبریل بەسەریدا تێدەپەڕی، بۆیە لە دڵی خۆی داوتی ئەگەر هەندێک لە خۆڵ ژێرپەی ئەم ئەسپە ببەم چی لێ بکەم؟ مشتێک لی برد. پاشان لەگەڵ بەنی ئیسرائیل بەردەوام بوو تا گەیشتنە ئەو دیوی دەریاکە دەستیان کرد بە گەڕان بە دوای پەناگەدا تا گەیشتنە گوندێک کە خەڵکێکیان دۆزیەوە کە بدەپەرستن و وەک خودایەک سوژدەیان بۆ دەبرد. کاتێک بەنی ئیسرائیل ئەوەیان بینی بە پێغەمبەری خودایان گوت ئەی موسا، خودایەکمان بۆ دروست بکە بتوانین بیبینین و بیپەرستین وەک چۆن ئەم خەڵکات. کاتێک موسا سەلامی خوای لەسەر بێت ئەم قسانەی بیستەری سوورما لەوەی کە دەیانگوتت، ئایا دوای ئەو هەموو نیشانە و موعجیزەی کە بینیویانە باوەڕ بە خوددا ناکەن؟ و دوای ئەوەی خوددا لە فیرعەون و ستەمکاریەکەی ڕزگاریکردن خوددا چاواشەکاریەکانی بەنی ئیسرائیل و شیرک و بێباوەڕی لە دڵیاندا بە فەرمودەی گەورەی خۆی نیشان داین. وجاوزنا ببني إسرائيل البحر فأتوا على قوم يعكفون على أصنام لهم قالوا يا موسى اجعل لنا إلها كما لهم آلهة قال إنكم قوم تجهلون إن هؤلاء متبر ما هم فيه وباطل ما كانوا يعملون. بەڵام قسەکانیان دەنگی دایەوە لە ڕۆحی سامری. سەبارەت بە موسا سەلامی خوای لەسەر بێت بەڵێنی بەگەلەکەی دابوو، کتێبێکی لەلایەن خودداوە کە فەرمان و قەدەغەکردنی تێدابوو بۆ نێردراوە. کاتێک لە دەستی فیرعەون ڕزگاریان بوو، خەڵکەکە داوایان لە موسا کرد ئەم کتێبە بهێنێت کە بەڵێنی پێداون. پاشان موسا سەلامی خوای لەسەر بێت دەستی کرد بە داواکردن لە پەروەردگار کە فەرمانەکانی بۆ بنێرێت بۆ ئەوەی بتوانێت لە پەرتووکەکاندا کۆیان بکاتەوە و ببنە کتێبی خوددا. بۆیە خودای گەورە فەرمانی بە موسا کرد بۆ ماوەی 30 ڕۆژ بە ڕۆژوو بێت. پاشان لە چیای توور چاوی پێی دەکەوێت بۆ ئەوەی لەوحەکانی پێ بدات. خوای گەورە دەفەرمێت وواعدنا موسى 30 ليلة وأتممناها ب10 فتم ميقات ربه 40 ليلة
وقال موسى لأخيه هارون: اخلفني في قومي وأصلح ولا تتبع سبيل المفسدين. موسا سەلامی خوایان لەسەر بێت هارونی برای بەجێهێشت بۆ ئەوەی پاسەوانی گەلەکەی بکات تا گەڕایەوە، بەڵام خوددا بۆ ماوەی 10 ڕۆژ دوای خست کە بوو بە 40 ڕۆژ. کاتێک موسا سەلامی خوای لەسەر بێت لە چیای توور نزیک بووەوە، چاوەڕێی ئەوە نەبوو لەگەڵ گەلەکەیدا بەرەو شاخەکە بڕوات وەک چۆن تامەزرۆی گوێگرتن لە قسەی خوددا بوو، بۆیە بەتەنیا ڕۆیشت بۆ ئەوەی چاوی بە پەروەردگارەکەی بکەوێت. موساش هارونی برای بەجێهێشت بۆ ئەوەی پاسەوانی گەلەکەی بکات تا دەگەڕێتەوە. موسا بەڵێنی پێدابوون کە بۆ ماوەی 30 ڕۆژ لێیان دوور بکەوێتەوە و دواتر لوحەکان دەهێنێت. کاتێک 10 ڕۆژ دواکەوت، سامری دەرفەتی دواکەوتنی موسا سەلامی خوای لەسەر بێت قۆستەوە لەنەوەی ئیسرائیل لە کاتی نەبوونی موسات. هارون سەلامی خوای لەسەر بێت بینی کە خەڵکەکە زەڕەنگەری و کەلوپەلی زێڕینیان پێیە، بۆیە لی پرسین ئەمانەتان لەکوێ هێناوە؟ ئەوانیش بە هارونیان گوت کاتێک لە میسر هەڵاتون لە میسریەکانیان دزیوات. هارون ئاگرێکی بۆ کردنەوە و گوتی بیخەنە ناو ئەم ئاگرەوە بۆ ئەوەی پاک بنەوات، بۆیە دەستیان کرد بە هێنانی هەموو کەلوپەل و زینەکانیان فڕێیاندانە ناو ئاگرەکەوە تا زینەکان دەشکێن و تێیدا دەتوێنەوەت. کاتێک سامری ئەمەی بینی، ئەو مشتە خۆڵەی کە لە شوێنەواری ئەسپەکەی جبریلی هەڵگرت بوو، هێناوی چۆلای هارون گوتی: ئەی پێغەمبەری خوددا، ئەوەی لە دەستمدایە فڕێی بدەم؟ هارون گوتی: بەڵێ پێیوا بوو ئەوەی لە دەستیدایە هیچ نییە، هەمان شتە کە ئەوانی دیلە و زینە و کاڵایانە هێناویانت. ئەویش فڕێیدایە ناویەوە و وتی ببە بە گوێرەکەیەکی جەستەدار کە دەنگی هەیە. کاتێک خەڵکەکە لە ئاگرەکە دوورکەوتنەوە، سامیری ئەو زێڕەتواوەی وەرگرت کە تۆزەکەی تێدا بوو کە فڕێیدا بوو، دەستی کرد بە تاشینی لەسەر شێوەی گوێرەکە. سامیری بەوە ناسرابوو کە شارەزاییەکی زۆری هەبوو لە پەیکەر تاشین. دەوترێت کاتێک خەڵکەکە بەیانی هەستان گوێرەکە زێڕینەکەیان بینی کە بووە بە جەستەیەکی گۆشت و خوێن، بەڵام هەندێک دەڵێن نار، بەڵکو کاتێک با لە دواوەیەوە دەچوە ژوورەوە و لە دەمیەوە دەردەچوو وەک مانگا دەنگی دەردەکرد. کاتێک خەڵکەکە ئەمەیان بینی، سامیری پێی وتن دەزانن ئەمە چییە؟ وتیان ناک. سامیری پێی وتن ئەمە خواکەتانە و خوای موساشە. وتیان کەواتە موسا چوە لەسەر چیاکە لەگەڵ پەروەردگاری قسە بکات و بیری چووە کە خواکە لێرەیە. دەستیان کرد بە سەما و خۆشی دەربڕین لە دەوری. کاتێک دەنگی دەردەکرد، کڕنۆشیان بۆ دەبرد و کاتێک دەنگی دەردەکرد، سەریان بەرز دەکردەوە و دەیانوت موسا بیری چووە کە پەروەردگاری لای ئێمەیە و چووە لەسەر چیاکە لێی بپرسێت. وا دیارە موسا ڕێگەی لێون بووە. بەردەوام بوون لە پێکەنین و سەماکردن لە دەوری گوێرەکەکەت. کاتێک هارون سڵاوی خوای لێبێت ئەمەی لە خەڵکەکە بینی، دەستی کرد بە ڕێگریکردنیان و بیرهێنانەوەیان بۆ گەڕانەوە بۆ لای خوای گەورە و پێی وتن: ئەی گەلەکەم پەروەردگارتان هاڵەحمنە، هیچ خوایەکتان نییە جگە لەوە شوێنم بکەون و گوێڕایەڵی فەرمانم بن. بەڵام خەڵکەکە پشتیان تێکرد و تەنانەت مجادلەیان لەگەڵ کرد دەربارەی گوێرەکەکات. هارون بەردەوام بوو لە ئامۆژگاریکردنیان و بیرخستنەوەیان بەخوا و کە ئەمە تەنها تاقیکردنەوەیە کە بۆیان بۆ جیاکردنەوەی خراپ لە چاک. تەنها ژمارەیەکی کەمیان گوێیان لێگرتت. کاتێک زۆریان مجادلە لەگەڵ هارون کرد، پێیان وت وازی لێ ناهێنین هەتا موسا دەگەڕێتەوە لامان و هەڕەشەی کوشتنیان لێ کرد ئەگەر واز لەو قسانە نەهێنێت. کاتێک هارون بینی خەڵکەکە سوورن لەسەر بێباوەڕیان و خۆشەویستی گوێرەکەکە لە دڵیاندا چەسپیوە، بڕیاری داخۆی و ئەوانەی هیدایەت بوون لەگەڵی دوور بکەونەوە و چاوەڕێی گەڕانەوەی موسا بکەن. خوای گەورە دەفەرموێت: ولقد قال لهم هارون من قبل يا قوم إنما فتنتم به وإن ربكم الرحمن فاتبعوني وأطيعوا أمري. قالوا لن أبرح عليه عاكفين حتى يرجع إلينا موسى. لەو کاتەدا کە چاوەڕێی گەڕانەوەی موسایان دەکرد، سڵاوی خوای لێبێت، موسا لەسەر چیاکە لەگەڵ پەروەردگاری دەدوا و چاوەڕێی فەرمانەکانی خوای دەکرد تا لە کتێبێکدا کۆیان بکاتەوە و بیان گەڕێنێتەوە بۆ گەلەکەی. کاتێک خوای گەورە قسەی لەگەڵ کرد، پێی فەرموو: وما أعجلك عن قومك يا موسى؟ واتە چی هێنایت بە پەلە پێش گەلەکەت؟ موسا وتی: ئەوان لە دوای منەوەن، واتە شوێن پێی من هەڵدەگرن و لەژێر فەرماندەیی براکەم هارونن. من پەلەم کرد بۆ لات و پێشیان کەوتم لەبەر خۆشەویستی و تاسەی تۆ. خوا ئەمەی لە قورئانی پیرۆزدا ڕوون کردوتەوە و فەرموویەتی: وما أعجلك عن قومك يا موسى؟ قال هم أولئك على أثري
وعجلت إليك رب لترضى. لێرەدا خوای گەورە پێی ڕاگەیان کە گەلەکەی دوای ڕۆشتنی تاقی کراونەتەوە، بەڵام سامیری گومڕایکردن لە ڕێگات. خوا ئەمەی لە قورئانی پیرۆزدا ڕوون کردووەتەوە و فەرموویەتی: قال فإنا قد فتنا قومك من بعدك وأضلهم السامري. کاتێک موسا ئەم قسەی بیست بە پەلە گەڕایەوە بۆ لای گەلەکەی دوای ئەوەی خوا تەختەکانی پێدات. زۆر تووڕە بوو لە گەلەکەی ناڕەزایی دەربڕی لەوەی کردبوویان لە گومڕایی و پەیڕەوی نەکردنی فەرمانەکانی خوای گەورە. براکەی هارونی سەرزەنشت کرد بۆ ئەوەی ڕێگری نەکردبوو لە پەرستنی غەیری خوا. کاتێک گەیشتە ئەوێ کارەساتی گەورە ڕوویدا، بینی خەڵکەکە سەرقاڵی پەرستنی گوێرەکەکەن و سەمادەکەن لە دەوری. تووڕەیەکی زۆر دایگرت و هەڵچوونێکی گەورەی بەسەردا هات. لە توندی شۆکەکە تەختەکانی لە دەستی فڕێدایە سەر زەوی بە تووڕەیەوە و شکان لە دیمەنێکی گەورەدا کە پێشتر وێنەی نەبینرابوو. تەختەکانی فڕێدا کە وشەی خوای تێدا بوو لە توندی تووڕەیەوە لەوەی بینی نەیزانی چی دەکات، سەرڕای ئەوەی خوای گەورە پێی ڕاگەیاندبوو کە گەلەکەی تاقی کراونەتەوە، بەڵام خەیاڵی نەکردبوو کە کارەکە گەیشتبێتە ئەم ڕادێت. بۆیە موسیبەتی ئەوەی بە چاوی خۆی دەیبینێت گەورەترە لەوەی گوێی لێ دەبێت. لە ئیبن عەباسەوە خوا لێی ڕازی بێت دەگەڕدرێتەوە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی هەواڵ وەک بینین نییە. خوای گەورە هەواڵیدا بە موسا سڵاوی خوای لێبێت لەوەی گەلەکەی لەگەڵ گوێرەکەکە کردیان، بەڵام تەختەکانی فڕێ نەدات. بەڵام کاتێک بە چاوی خۆی بینی چیان کردووە، تەختەکانی فڕێدا و شکان. ئەمەش بەڵگەیە لەسەر شۆکی موسا لەوەی لە گەلەکەی بینی دوای هەموو ئەو مۆعجیزانەی لەگەڵیدا بینی بوویان. خوا ئەمەی لە قورئانی پیرۆزدا ڕوون کردووەتەوە و دەفەرموێت: فرجع موسى إلى قومه غضبان أسفا قال يا قوم ألم يعدكم ربكم وعدا حسنا أفطال عليكم العهد أم أردتم أن يحل عليكم غضب من ربكم فأخلفتم موعدي. وتیان بەویستی خۆمان بەڵێنەکەی تۆمان نەشکاند ئەی موسا، بەڵکو بارێکمان لە خشلی خەڵکەکە پێدرا، سامیری لێ وەرگرتین و ئەم گوێرەکەی پێ دروست کردین. خوای گەورە دەفەرموێت: قالوا ما أخلفنا موعدك بملكنا ولكننا حملنا أوزارا من زينة القوم فقذفناها فكذلك ألقى السامري. موسا سەرەتا بە تووڕەیەکی زۆرەوە چوو بۆ لای براکەی هارون. لی تووڕە بوو سەرزەنشتی کرد، ڕیش و سەری بە توندی گرت و گازندەی لێکرد، وای زانی کە ڕێگری لە خەڵکەکە نەکردووە لەوەی دەیان پەرستت. موسا پێی وت: ئەی هارون، چۆن ڕێگەتدا ئەمە لە بەردەمت بکەن؟ ئایا چاودێریت نەکردن؟ ئایا فەرمانم پێ نەکردیت کە بەدوامدا بێت و ئامۆژگاریان بکەیت و ڕێنماییان بکەیت بۆ ڕێگەی ڕاست پێش ئەوەی گومڕابن؟ بۆچی شوێنم نەکەوتیت؟ ئایا سەرپێچی فەرمانی منت کرد؟ خدا ئەمەی لە قورئانی پیرۆزدا بۆ ڕوون کردووینەتەوە. خوای گەورە دەفەرموێت: قال يا هارون ما منعك إذ رأيتهم ضلوا ألا تتبعني أفعصيت أمري. هارون بەهێمن و نەرمی بە موسای وت: ئەی کوڕی دایکم، ڕیش و سرم مەگرات. ئەمەش لە دانایی ئەوەوە هات کاتێک بینی موسا زۆر تووڕێ زانی توندوتیژی تەنها ئاڵۆزی زیاتر دەکات. نەرمی لە قسەکردندا هێورکەرەوەی دەروونە هەروە گوتی: کوڕی دایکم، چونکە دایک نزیکترە لە سۆزەوە وەک باوک، ئەو دەیەوێت تووڕەیی لە موسا دوور بخاتەوە تاکو بتوانێت قسەی لەگەڵ بکات. وتی: ئەی کوڕی دایکم، من ڕێگریم لێکردن، بەڵام خەڵکەکە هەڕەشەیان لێکردم ئەگەر واز نەهێنم دەمکوژن. منیش ترسام بەردەوام بم لەسەری و ئاژاوە و کوشتار لە نێوانیاندا ڕوو بدات. ئینجا تۆ بڵێیت من جیاوازیم خستە نێوانەوەی ئیسرائیل و گوێم بە قسەکانت نەدات. ئەی کوڕی دایکم، دوژمنانم پێم شاد مەکە و وەک ئەم ستەمکارانم لێ مەکات. خدا ئەمەی لە قورئانی پیرۆزدا بۆ ڕوون کردووینەتەوە و فەرموویەتی: ولما رجع موسى إلى قومه غضبان أسفا قال بئس ما خلفتموني من بعدي أعجلتم أمر ربكم وألقى الألواح وأخذ برأس أخيه يجره إليه قال ابن إن القوم استضعفوني وكادوا يقتلونني فلا تشمت بي الأعداء ولا تجعلني مع القوم الظالمين. لێرەدا تووڕەی موسا نەما و زانی کە براکەی هارون تاوانبار نەبووە و هەوڵی داوە بەپێی توانای خۆی ڕێگریان لێ بکات لە پەرستنی گوێرەکە و کەم تەرخەمی نەکردووە لە ڕێنماییکردنی خەڵکەکە بۆ هیدایەت.
دەستی کرد بە داوای لێخۆشبوون لە پەروەردگاری بۆ خۆی و براکەی لەوەی ڕوویدا و بۆ ئەوەی بۆ ستەمکارانی گەلەکەی ڕوون بکاتەوە کە براکەی بێتاوانە لەوەی کردویانەت. خدا ئەمەی لە فەرمایشتیدا بۆ ڕوون کردوینەتەوە. قال رب اغفر لي ولأخي وأدخلنا في رحمتك وأنت أرحم الراحمين. پاشان موسا ڕووی کردە سامیری تاکو تێبگات چی پاڵی پێوە ناوە ئەم کارە بکات. موسا وەک لە قورئاندا هاتووە فەرمووی: قال ما خطبك يا سامري؟ واتە چی وای لێکردی ئەمە بکەیت؟ شتێکی سیر کە زۆر پرسیاری وروژاند و وای لە هەندێک زانایان کرد بڵێن لەوانەیە سامیری دەجالی مەسیح بێت، ئەوی شێوازی قسەکردنی موسایە لەگەڵی. چونکە موسا کاتێک پەیوەندی بە سنوورەکانی خوداوە هەبێت نەرم نییە لە قسەکردندا وەک ئەوەی لەگەڵ سامیری کردی. ئایا موسا شتێکی شاراوەی دەربارەی سامیری زانیوە؟ خدا باشتر دەزانێت. پاشان سامیری دەستی کرد بە ڕوونکردنەوە بۆ موسا کە چی کردووە. خوای گەورە دەفەرمێت: قال بصرت بما لم يبصروا به. واتە من شتێکم بینی کە خەڵکەکە نەیان بینیت. موسا پێی وت چیت بینیت؟ سامیری وتی من پەیامبەرم بینی و چووم مشتێک خۆڵم لە شوێن پێی پەیامبەر هەڵگرتت. لێرەدا پێغەمبەری خوددا موسازانی کە کاری ئەم پیاوە گومان لێکرا و مەترسیدارەت چۆن بینی و بیری کردەوە و هەموو ئەمەی لە ماوەیەکی کووردا کرد. پاشان سامیری بەلوتبەرزیەوە درێژەی داووتی خوای گەورە دەفەرموێت: فنبذتها وكذلك سولت لي نفسي. واتە من ئەمەم کرد و هیچ کێشە و هەڵەیەکی تێدا نابینم. خدا ئەمەی لە قورئانی پیرۆزدا ڕوون کردوتەوە و فەرموویەتی: قال بصرت بما لم يبصروا به فقبضت قبضة من أثر الرسول فنبذتها وكذلك سولت لي نفسي. کاتێک موسا بینی کە سامیری پەشیمان نییە لەم کردەوەی بەڵکو هەوڵیدا پاساو بۆ کردەوەکەی بهێنێتەوە، پێی وت خوای گەورە دەفەرموێت: قال فاذهب فإن لك في الحياة أن تقول لا مساس. ئەمەش نزایەکە لەسەری کە کەس دەستی لێ نەدات وەک سزایەک بۆ دەستلێدانی شتێک کە بۆی نەبوو دەستی لێ بدات. ئەمە سزای دنیایە، بەڵام لە دوارۆژدا بەڵێنێکی هەیە کە ناشکێت. خوای گەورە دەفەرموێت: وإن لك موعدا لن تخلفه. واتە ڕۆژی قیامەت هەندێکیش دەڵێن بەڵکو ئەو لە چاوەڕوان کراوەکانە وەک ئیبلیست. پاشان موسا درێژەی داووتی خوای گەورە دەفەرموێت: وانظر إلى إلهك الذي ظلت عليه عاكفا لنحرقنه ثم لننسفنه في اليم نسفا. موسا چوو بۆ لای ئەم گوێرەکەیە و بە ئاگر سووتاندی و پاشان لە دەریادا بڵاوی کردەوە. ئەوانەی کە هاوبەشیان بۆ پەروەردگاریان دانابوو گوێرەکەیان پەرست و خدا حکمی خۆی بۆیان دابەزاندت. حکومەکەش ئەوە بوو کە هەمویان بکوژرێن وەک سزایەک لەسەر هاوبەش داناینان بۆ خوددا، چونکە کوفر و خۆشەویستی گوێرەکە لە دڵیاندا جێگیر ببوو. ئەگەر نەکوژرابان چەندین جار دەگەڕانەوە بۆ هەمان کار و هەرگیز باوەڕیان نەدەهێنات. خدای گەورە ئەمەی لە قورئانی پیرۆزدا بۆ ڕوون کردوینەتەوە لە فەرموودەیدا: خذوا ما آتيناكم بقوة واسمعوا قالوا سمعنا وعصينا وأشربوا في قلوبهم العجل بكفرهم قل بئس ما يأمركم به إيمانكم إن كنتم مؤمنين. موسا سڵاوی خودای لێبێت فەرمانی بەنەوەی ئیسرائیل کرد کە لەو ئاوە بخۆنەوە کە گوێرەکەی سوتێنراوی تێدا فڕێدرابوو. کاتێک خواردیانەوە خۆڵەمێشەکە لە لێوی هەموو ئەوانە نووسا کە گوێرەکەیان پەرست و ڕوخساریان زەرد هەڵگەڕا. خدا فەرمانی بە باوەڕدارانی نەوەی ئیسرائیل کرد کە شمشێرەکانیان هەڵبگرن و هاوبەش دانەرەکانیان بکوژن. اینجا ڕوویان کردە گوێرەکە پەرستەکان و کوشتیان و لە ناویان بردن. دەوترێت لەو ڕۆژەدا 70,000 کەس لە نەوەی ئیسرائیل کوژراند. خدا ئەمەی لە کتێبە پیرۆزەکەیدا بۆ ڕوون کردوینەتەوە و فەرموویەتی: وإذ قال موسى لقومه يا قوم إنكم ظلمتم أنفسكم باتخاذكم العجل فتوبوا إلى بارئكم فاقتلوا أنفسكم ذلكم خير لكم عند بارئكم فتاب عليكم إنه هو التواب الرحيم. سەبارەت بەوەی کە ئایا سامیری دەجالە یان نا، هیچ دەقێکی ڕوون لەم بارەیەوە نییە، بەڵام هەندێک لە زانایان گومانیان هەیە کە ئەو دەجالە ئەویش بەهۆی کردەوە سەیرەکانیەوە، وەک توانای بینینی فریشتەکان کە پێغەمبەر نەبوو. ئەمەش یەکێکە لە تواناکانی دەجال، چونکە دەجال کاتێک لە بەردەم شوورەکانی مەککە و مەدینە دەوەستێت دوو فریشتە دەبینێت،
دووەم تووڕە نەبوونی موسا سڵاوی خودای لێبێت لە سامیری سەرەڕای هەموو ئەوەی کردی یان موسا نەیویست تووڕەی بکات چونکە دەیزانی مەسیحی دەجال لە تووڕەیەکدا دەردەچێت کە تووڕە دەبێت. بەڵام هەموو ئەمانەش بەڵگەی ڕوون نین کە ئەو دەجالەت بەڵکو باوترین بۆ چۆن لە نێو زانایاندا ئەوەیە کە ئەو یەکێکە لە دەجالەکان و یارمەتیدەری شەیتانی نەفرەت لێکراوە لە گومڕاکردنی خەڵکیدا. دەگوترێ ئێستا ئیسرائیل بەدوای ئەو نهێنیانەدا دەگەڕێت کە سامری شاردوویەتیەوە بۆیە ئیسرائیل دەستی بە داگیرکردنی وڵاتان کردووە تاوەکو ئەو زێڕ و دیوانە بدۆزنەوە و هەروەها ئەو پەرتوکەش بدۆزنەوە کە بەهۆیەوە دەتوانن دەست بەسەر هەموو جیهاندا بگرن.